ما في كتير بيغمري خوا صلى الله عليه وسلم ويا سريب خين ونصروا سريب خلكوا سريب خي لمجلس كان كسب أدبية كبرامبر بيغمري خوا صلى الله عليه وسلم ولامي بدروا شرمي ليه مكة باوك تبي أدبي كردو برامبري ولامي بروا رئيس عشرتك ولامي بروا أندامي حزبك ولامي بروا شرمي ليه مكة ليه ما ترسى ما يلا هيج كسيك سوكايتي بكات نقبة خودي خوي بحديث كانشي كومل حديثه بكار ناين كومل فلاني بكار ناين محمد صلى الله عليه وسلم شي انا ابو كومل قال او خير بير به ناويتي خلكانه جانويت كرداتي ونتواتي با مسلمانان بفروشن بيانويت بلين هرشي خير بيرا لنتواتي بلا اما مسلمانين كردين بلا اسلامتي وديني خوما نافروشين بقوماتي او حميه جاهليه زور جار اجينا همومان شانازیه کەین بۆی واختلاف ئەلسینەتیکم و ئەلوانیکم زمانمان کوردە شانازی بە کوردبوونی خۆمانەوەکەین قەت ڕۆژێ لە ڕۆژان نەماوەتە خۆزگا ئینگلیز بووینایە عەرەب بووینایە ئەگەر ئێمەش سەری نەخەین خوا خۆی سەریەخا ئیلا تەنسوڕوه فەقەد نەسەڕەه الله خوای گەورە خۆی سەریەخات ئەگەر خەڵکانێکش نەبن دیفاع لە ئیمانداران کە خوا خۆی دیفاع لە ئیماندارانەکە إن الله يدافع عن الذين آمنوا خوا خۆی دیفاع لە ئیماندارانەکات پێویستە مامۆسایانی ئاینی بە وتارەکانیان بەرگری بکەن لە پێغەمەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام بە محازەرەکانیان ئەوانەی کە خوا پێداون و خوای پەرۆگار ماڵی پێداون قورئان بکڕن کتابەکان سیرە و ژیانی ئەوە ئەبێت خەڵکانێک ئەوە بزانە سەرخستنی پێغەمەری خوا صلی الله عليه وسلم بە نامیلکا بێ بڕۆ هەزار کتێب و ژیاننامەی بکڕە بیدە بە کەسێ بیخوێنێتەوە بزانە ژیانی چییە کە ناسی شوێنی کەوت هەتا ڕۆژی قیامەت پاداشتەکەی بۆ تۆ دێت بزانە هەر ڕێگایەک ئەبێتە هۆکاری سەرکەوتنی پێغەمەری خوا صلی الله عليه وسلم بە قسەی بکە و ماڵی خۆتی تیا سەرف بکە